ترامپ دبیجه آبوری ایران حرفیه و ما دستدانی سر پرین وان. ایران جارێکی تر بارگاکانی کۆمەڵی لە هەرێمی کوردستان کردە ئامانج. لە ترکیە گوتوبێژ لەسەر قۆناغا پشتی پەژراندنا پەرلەمانی یا پێشنویسا قانونا چارچوڤەیی دەبێ. پرۆسەی گەڕانەوەی ئاوارەکانی سەرەکانی لە ڕۆژاوا گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە. جه تلویزیون کوردیا دنگ امریکا ل واشنگتن پایتخت افدم و همی دمن و باش بینرن هجا ایرو سشم 20 گلاویجا سال 1726 کوردیا ل برانبر 11 تباغ 1026 زاینه افکار من بفرا و نوری و از صالح دمیجر ام و دمجمری جورا پیشکش دکن لەم بەرنامەیەدا لەگەڵ ئێوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵ و پێشاتە سیاسیەکانی ئەمریکا و ناوچەکە و جیهان دەکەین. لەگەڵمان بمێننەوە. سەرۆکی ئەمریکا دانۆڵد ترامپ دەڵێ واشنگتۆن سێ بژاردەی بۆ مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی لەبەردەستدایە کە یەکێکیان شکست پێهێنانی تارانە لە ڕێگای فشارە ئابوووریەکانەوە. ترامپ دەڵێ ئەم فشارانە ئێستا کاریگەریان لەسەر ئابووری ئێران هەیە و واشنگتۆن توانای دەستڕاگەیشتنی تارانی بە سەرچاوەدارایەکانی سنووردار کردووە، بەڵام ئەم استراتیژیە چۆن کار دەکات و چۆن ئاراستەی گشتی ئەمریکا بۆ کێشەی ئێران دیاری دەکات. ئارەش ساڵح راپۆرتێکی لەم بارەیەوە بۆ ئامادە کردوون. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە وتوێژێک لەگەڵ ریەل ئەمریکاز ڤۆیس دەڵێت واشنگتن سێ ڕێگای بۆ مامەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی لەبەردەستایە: بەردەوامکردن بە دۆخی هەنووکەیی، هێرشی سەربازی تونتر یان شکست بە تارانهێنان لە ڕێگەی ئابووریەوە. ئەو هەروەها زیادی کرد: من بانکداری ئەوانم، هەموو پارەکەیان لای منە. دۆناڵد ترامپ پێشتریش بە شێوازێکی ترم باسەی هێناوەتە ئاراوە. نەخێر، ئێمە باسی هیچ سوکردنی سزاکانیان پێدانی پارە ناکەین. نە سزا، نە پارە، نە هیچ. ئێمە کۆنتڕۆلی ئەو پارەیە دەکەین کە بانگەشەی دەکەن هی ئەوانە. ئێمە کۆنتڕۆلی پارەکەیان دەکەین. ئامانجێم گوشارانە زیاتر دەردەکەون ئەگەر چاوێک لە دۆخی ئێران بکەین. ئامارەکان نیشان دەدەن فشارەکە هەموو ڕەهەندەکانی حکوومەتداری دەگرێتەوە و هەروەها دژایەتی کۆمەڵگا لەگەڵ حکوومەت زیاد دەکات. سندوقی نێودەوڵەتی درا و پێشبینی دەکات ئابووری ئێران لە 2026دا 5 خاڵ 4% بچووک بێتەوە و هەڵاوسان بگاتە نزیکەی 69%. ئەمە لەلایەن خەڵکی یاسای ئێرانەوە هەست پێ دەکرێت و زۆر جار بۆتە هۆی سەرهەڵدانی ناڕەزایەتی. ئەگە هەمینجوری بخوات پیش بڕە قەتعەن بەتر میشه. ئەگەر ئاوا بەردەوام بێت بارودۆخەکە خراپتریش دەبێت. ئەو دۆخەی کە ئێستا ئێمە تێیداین ئەگەر بەردەوام بێت بە دڵنیاییەوە بەرەو خراپیە. هەمومان لە بارودۆخێکی خراپ داین. خەڵک نازانن ئاخۆ دەبێت چی بکەن. کەس نایەوێت وە بەرهێنان بکات. خەڵکەکان چوونەتە دەرەوەی شارەکان. لە ئەمەنکادا کەمبوونەوەی توانای هەناردەکردنی نەوت کە یەکێک لە گرنگترین سەرچاوەکانی دراوی بیانی حکوومەت، واتای کەمبوونەوەی داهات بۆ بوجا، هاوردەکردن و داراییکردنی دەستگا حکومی و سەربازیەکانە. بەم پێیە مەبەستی شکست پێهێنانی ئابووری لە استراتیژی ترامپدا تەنها زیانگەیاندن بە بازار نییە. ئەگەر ئەم فشارە بەردەوام بێت دەتوانێت توانای تاران بۆ خەرجکردن لەسەر هێزە سەربازیەکان، گروپ هاوپەیمانەکانی لە ناوچەکە کەم بکاتەوە و ئەوەش لە دیدی واشنگتنەوە کەمکردنەوەی توانای کۆماری ئیسلامیە بۆ هەڕەشەکردن لە بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی. سەرۆکی ئەمریکایە دۆناڵد ترامپ لە کۆشکە سپێژ بۆ مەدیای ئاخەوی و ئیرۆ سەرێ سبێ بە تەلەفۆنێ لەگەل تەلڤیزیۆنا ریل ئەمریکاز ڤۆیس ئاخەوی وی بەحسا گەلەکە مژاران کرد و بالکشان سەر دانوستاندنên بە ئێرانê را. دیارە کو فشارە ئابووریە ئەمریکای لەسەر ئێرانê زێدە دەبە. ji bo zaniyariyên bêhtir ji koşka spî em diçin cem hevkarê xwe hîwa selam dem baş hîwa nûçeyên herî dawiyên îro yên koşka spî çin el cem te.
سڵاو ساڵح وا پێدەچێت لە کۆشکی سپیەوە ئاراستەکان بەرەوە بن کە گەمارۆی ئابووری لەسەر ئێران چڕ بکرێتەوە ئەمە وەکو بژاردەی سەرەکی بەرامبەر بە ئێران بەکار بێت. ترامپ بۆ چەند دەستگایەکی میدیایی لێدوانی داوە ئەم بەیانیە گوتی کە ئەو بەڕێوەبەری بانکی ئێرانە. مەبەستی لەم قسەیە ئەوە بوو کە ئێستا ئەو پارانەی کە هی ئێران و دەستی بەسەرداگیراوە بە فەرمانی ترامپ هاتوچۆیان پێدەکرێەوە ئەو ڕەتی کردەوە کە بە هیچ شێوەیەک هیچ پارەیەک بۆ ئێران بگەڕێنێتەوە. باسی لەوە کرد کە ئێران لە ڕووی سەربازیەوە داڕوخاوە ناتوانن موچەی سەربازەکانیان بدەن و دووچاری کێشەی بنەڕەتی بوونەتەوە لەو بوارە. من بۆ زیاتر لەسەر قسەکانی ترامپ راپۆرتێکم بۆ ئامادە کردوون بە بەیەکەوە سەیری بکەین. ئاماژەکانی گۆڕانکاری لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئێران بە دەرکەوتون. سەرۆکی ئەمریکا لە جیاتی بژاردەی هێرچەی ڕاستەوخۆی دیکە بۆ سەرپێکەکانی ئەو وڵاتە بژاردەی ئابووری هەڵدەبژێرێت. لە نوێترین لە دوانیدا دۆناڵد ترامپ دەڵێت ئەمریکا بەردەوامی بە گەمارۆی سەر ئێران دەدات. لە ئێستادا کۆنتترۆلی تەوامان بەسەر گەری هورمزدا هەیە. گەمارۆیەکی ناوازەیە و وەکو دیواری پڵەوایە. تەنیا و کەسانی ئێمە ڕێگەیان پێدەدەین دەتوانن هاتوچۆ بکەن. ئێستا گەروەکە بۆ هەموو کەسکراوەیە بێژگە لە ئێران. ئێرانیەکان ناتوان هیچ بکەن و تەنیا دەتوانن وردە کێشەیەک دروست بکەن. ئەوە ژاساییە. ئەم قسانەی ترامپ لە کاتێکدا ئێرانیەکان داوای قەرەبوویان کردووە بۆ ئاوەدانکردنەوەی وێرانەکانی دوای جەنگ. ترامپ هەروەها لەو بارەیەوە گوتی باسی قەرەبوو بیرۆکێکی باشە بۆ ئەوەی ئێرانەکان قەرەبووی ئەو هەموو قوربانیە بکەنەوە کە بوونەتە قوربانی دەستیەوەن. ئێرانەکان دەبێت قەرەبووی ئەو 52,000 خۆپیشاندارە بکەنەوە کە لە ماوەی 4 مانگی ڕابردوودا لە ئێران کوشتویانن. پێمان وایە خێزانەکانیان دەبێت قەرەبووی کوشتنی کە سوکاریان وەرگرن. قسەکانی سەرۆکی ئەمریکاوە ئاماژانەی کە لە کۆشکی سپیەوە دێن نیشانەیەکن بۆ ڕوووەرگێڕانی ئەمریکەکان لە هێرشە سەربازیەکانی سەر ئێران و سەرقاڵبوون زیاتر بە هەڵبژاردنە ناوخۆیەکانی ئەمریکا کە لە چەند مانگی داهاتوودا بەڕێوە دەچن. بەڵێ ساڵە ئێستا ئێرانیش بە هەمان شێوە بانگەشەیەوە دەکات کە کۆنتترۆلیان بەسەر گەروی هورمزدا هەیە، بەڵام واقعی حاڵ بە گوێرەی سەرچاوە نێودەوڵەتەکان ئەوەیە کە ئێران ئێستا لە ژێر گەمارۆیەکی سەختی ئەمریکادا و ناتوانێت کەشتەکانی بنێرێت بۆ جیهانیان بە پێچەوانەوە. دۆناڵد ترامپ لەبارەی کۆمەڵی گشتی دیکەی ناوخۆیش قسەی کرد لەوانە قانونی پاراستنی ئەمریکا هەروەها پێی وابوو کە ئەو ڕێژەیە ڤاکسینەی کە دەدرێت لە منداڵانەوە زۆرە پێویستە ڤاکسینە سەرەکیەکان هەڵبژێردرێن، هەروە سەبارەت بە ئاسایشی ناوخۆی شارەکانی ئەمریکا و چەندین بابەتی دیکەش قسەی کردووە. بەڵێ پامنێری دەنگی ئەمریکای کوشکە سپی هیوە سەلام سپاس بۆ بەناگاهیتە. بە پێ راپۆرتەکان ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بڕیارە مادە ئەتۆمیە شاراوەکان لە سووریا بباتە دەرەوە، ئەو مادانەی کە بەشێک بوون لە تەماحۆ ئامانجە ئەتۆمیەکانی حکوومەتی ئێران. سۆران خاتری پایامنێری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵمانە بۆ ئەوەی وردەکاری زیاتر لەم بارەیەوە پێشکەش بکات. سۆران ئەو کاتت باش ئەکرێ بەڵێ بەفرا و ئاژانسی هەواڵی ئاکسیۆس ئەم کاتت باش فەرموو. بەفرا و ئاژانسی هەواڵی ئاکسیۆس راپۆرتێکی لە زمانی بەرپرسانی ئەمریکا و هەروەها ئیسرائیلەوە بەڵاو کردوێتەوە کە گوایە ئەمریکا ڕێککەوتنێکی هێناوەتە ئاراوە لە نێوان حکوومەتی سووریا و هەروە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی کە بە پێ ئەو ڕێککەوتنە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی هەندێ مادەی ئەتۆمی شاراوە کە لە شوێنێکی نهێنیدا لە سووریەدایە بیباتە دەرەوە لە ئەم وڵاتە. بەوتێن بەرپرسانە ئەم ڕێککەوتنە ئامانجی یەک پاراستنی ئەم مادە ئەتۆمیانە بووە و دوو ڕێگریکردن لە
ئەوەی کە ئالۆزیەکانی نێوان سووریا و ئیسرائیل و هەروەها تورکیەش گرژتر ببێتەوە. حکوومەتی بەشار ئەسەد بەرنامەیەکی دەزانین کە بەرنامەیەکی نهێنی ئەتۆمی هەبوو و محوری سەرەکی ئەم بەرنامەیە ڕائەکتۆرێکی ئەتۆمی بوو کە لە سەحرەی ئەلکبار لە دێرەزور حکوومەتی ئێرانیش پاڵپشتی ئەم بەرنامە ئەتۆمی سووریە دەکرد بە پێ راپۆرتی دەستگا هەواڵگریەکان لە ئەو زەمانەدا لەو کاتەدا حکوومەتی ئێران نزیکەی 1 بۆ 2 میلیارد دلاری داوەتە کوریای باکوور بۆ ئەوەی کە لە ئەم بەرنامە ئەتۆمیەدا یارمەتی حکوومەتی سووریە بکات. ئیسرائیل بەم پلانەی زانی و ساڵی 2007 هێرشی کردە هێرشی هەوایی کردە سەر ئەم ڕائەکتۆرە ئەتۆمیە لە سەحرای ئەلکبار لە دێرەزور. بەشێکی زۆری لە بەرنامەی ئەتۆمی حکوومەتی سووریە لە نێوبەر، بەڵام بەشێک لە ئەم بەرنامەیە و ئەم شوێنەکانی بەرنامەی هەستەی ئەتۆمی حکوومەتی سووریە و هەندێک لە مادە ئەتۆمیەکانی حکوومەتی سووریە هەروە مانەوە. بەشێک لەم مادانە کە ناسراوە بە کەیکی زەرد لە شوێنێکی نەهێنی بوو کە بە سایتی 92 ناسراوە. دوای ڕووخانی حکوومەتی بەشار ئەسەد لە ساڵی 2024دا ئیسرائیل هێرشی کردە سەر دەواازەکانی ئەم سایتە نەهێنیەوە بۆ ئەوەی کە ڕێگری بکە لەوەی کە هیچ کەس دەستی نەگات بە ئەو مادە ئەتۆمیانە. بەرپرسانی ئیسرائیل دەڵێن لە 2 ساڵی ڕابردووە بەردەوام چاویان لەسەر ئەم سایتە بووە بۆ ئەوەی کەس نەڕوات دەست بەم مادە ئەتۆمیانە ڕانەگات. راپۆرتەکەی ئاکسیۆس دەڵێت ئەم مادانە ناتوانرێت بۆ بۆمبی ئەتۆمی بەکاربێنرێت، بەڵام دەتوانێت لە بۆمبی پیسا بەکاربهێنرێت. بۆمبی پیس ناتوانێت وەکو بۆمبی ئەتۆمی تەقینەوەی ئەتۆمی دروستکە، بەڵام دەتوانێت تەقینەوەیکی ئاسایی دروست بکات و لە ڕێگەی ئەو تەقینەوە مادەی ڕادیۆئاکتیڤ لە هەندێک شوێنە لە ئەو شوێنێکە دەتەقێتەوە بەڵاو بکاتەوە. بەرپرسێکی ئیسرائیل دەڵێت کە وڵاتەکەی بە ئەمریکای وتووە هەبوونی ئەو مادانە لە ئەو سایتە قبوڵ ناکات و ئەگەر بێت و کەس بیاوێت بڕات بۆ سایتەوە دەستی بگات بە ئەو مادانەوە دیسان لە ئەو سایتە ئەداتەوە. لە کۆتاییدا ئەمریکا و ئیسرائیل ڕێککەوتون لەسەر ئەوەی کە باشترین بژاردە ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی سووریا قسە بکەن و ڕێککەون کە ئەو مادانەی ببرێتە دەرەوە. بەڵام کاتێکە بەرپرسانی ئەمریکا یا حکوومەتی ئەمریکا دەڕوا لەگەڵ بەرپرسانی سووریا قسە دەکەن، ئەوان دەڵن کە ئاگاداری ئەم بابەتەنین و ئاگاداری ئەم مادە ئەتۆمیانە نین. بەرپرسێکی ئەمریکیش دەڵێت تەنها ژمارەیەکی کەم لە بەرپرسانی ئەمریکا، ئیسرائیل و سووریا ئاگاداری ئەو سایتە ئەو سایتە نهێنی و ئەو مادە ئەتۆمیانە بوون کە لەوێ بووە. پاش ئەم قسانە چەند هەفتە لەمەوبەر ئیسرائیل دەزانێت کە جومجۆڵێک هەیە لە نزیک ئەو سایتە ئەتۆمیەوە، وا تێدەگات کە بەرپرسانی سووریا دەیانەوێت ئەو قسانە کە پێشتر کردویانە هەڵی بۆشێنەوە بڕۆن دەستیان بکات بە ئەو مادە ئەتۆمیانەوە. ئەو نیگەرانیش لە ئیسرائیل تەنانەت هەیە کە ئەو وایە حکوومەتی تورکیاش یارمەتی حکوومەتی سووریا دەگات کە دەستیان بکات بۆ مادە ئەتۆمیانە. ئەمریکا ئیسرائیل ڕازی دەکات کە هێرش نەکاتە سەر ئەو شوێنەوە باشترین بژاردە بە وتەی ئەمریکا ئەوەیە کە لە ئەم کاتەدا ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بێتە ناو مۆزوعەکەەوە، ئاژانسیش هاتووەتە ناو مۆزوعەکەەوە. لە کۆتاییدا 3 هەفتە پێش لەگەڵ حکوومەتی سووریا ڕێککەوتون کە ئەو ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ئەو مادانە بباتە دەرەوە. بەرپرسانی ئەمریکا دەڵێن ئۆپراسیۆنەکە هێشتا بەردەوامە، مادەکان لە ئەو سایتە یعنی ناتوانیوە هێشتا مادەکان بێنە دەرەوە، بەڵام هیوای خواستووە کە تا کۆتایی ساڵ بتوانێت ئۆپراسیۆنەکە بگات بە کۆتایی. بەڵێ سۆران خاتری پەیامنەری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە، سپاس بۆ ئەم راپۆرتە. ev çend heftene ku biranîna cînosîda Şengalê tê vejandin trajediya ku têda çekdarên Daişê êrişî êzdiyan kir bi hezaran kuştin û bi hezaran jî ji malên xwereviyan. 12 salan berê hêzên Amerîkî dest bi alîkariya mirovî ji bo êzdiyan û êrişên ezmanî li dijî Daişê kir. Ji bo agahiyên bêhtir di vê derbarê de niha peyamnêrê dengê Amerîkayê Kongresê merîwan heme bi me re ye. Dem baş merîwan te raportek di vê derbarê de amade kiriye. Tu dixwazî çi ji me re bibêjî? باڵسەڵاح لە هاوینی 2014 داعش هێرشی کردە سەر ناوچە ئێزیدیەکان و وەگوتت هەزاران ئێزیدی کوشت و هەزاران ژن و مناڵ ڕوفێنران و دەیان هەزار خێزانیش ناچار بوون ماڵ و حاڵ و زێدی خۆیان بەجێ بهێڵن. تاوانەکانی داعش کاردانەوەی توندی لێکەوتووە و لە وەڵامدا ئەمریکا و هاوپەیمانەکانی
دەستیان کرد بە دابەزاننی هاوکاری مرۆیی و فراوانکردنی هێرشە ئاسمانیەکان دژ بە داعش. راپۆرتێکم لەو بارەوە بۆ ئامادەکردوون با تەماشایم راپۆرتە بکەین. 12 ساڵ لەمەوبەر ئێزیدیەکان ڕوبەڕووی تاریکترین سادەکانی مێژووی خۆیان بوونەوە. لە دوای داگیرکردنی شنگال لەلایەن داعشەوە هەزاران خێزان بۆ ڕزگاربوون لە کوشتن و ڕفاندن ناچار بوون ماڵ و زێدی خۆیان بەجێبی هەڵن و پەنایان بۆ چیای شنگال برد. بەڵام بەبێ ئاو و خواردن و پەناگا لە نێوان مەرگ و ژیاندا گیریان خوارد. لەگەڵ زیادبوونی مەترسیەکاندا نەتەوە یەکگرتوەکان هۆشیاریدا لە سەرهەڵدانی کارەساتی مرۆیی و جینۆساید. بەپێ لە چیای شنگالەوە ڕامان کرد و بەرەو سووریا هەڵهاتین. تەنیا بوتڵێک ئاومان پێبوو. هەزاران خێزان و منداڵ لەگەڵمان لە هەمان ڕێگا و لە هەمان مەترسیدا بوون. لە یەکەم هەفتەی مانگی هەشتی 2014دا ئەمریکا هێرشە ئاسمانەکانی دژ بە داعش لە شنگال دەست پێ کرد و لە هەمان کاتا ئۆپراسیۆنی مرۆیی بۆ یارمەتیدانی ئەو خەڵکانەی لە چیای شنگال گیریان خواردبوو ڕاگەیاند. لە ماوەی چەند ڕۆژێکدا فڕۆکە سەربازەکانی ئەمریکا هەزاران لیتر ئاو و دەیان هەزار ژەمی خواردنیان لە ئاسمانەوە بەردایەوە. دەتوانرێت ناوچەکان لە داعش ڕزگار بکرێن، بەڵام هۆکارە بنەڕاستیەکانی سەرهەڵدانی داعش چارەسەر نابن تا ئەو کاتەی بەشار ئەسەد بە کەسێک کە خەڵکی سووریا دیاری دەکەن نەگۆڕدرێت. تا ئەمە ڕوونەدات شەڕ و نارامی بەردەوام دەبێت و عێراقیش سەقامگیری تەواوی نابینێت. هەرزوو ئۆپراسیۆنی هاوکاریە مرۆیەکان پەرەیسەن بۆ کەمپینێکی فراوانتر دژ بە داعش. هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانیان دەستیان کرد بە ئامانجگرتنی شوێن و جوڵەکانی داعش و ئەمریکاش بە چەککردن و ڕاهێنان و ڕاوێژی سەربازی پشتگیری هێزەکانی عێراق و پێشمەرگەی کرد. ئەم پشتیوانیەش یارمەتی دەربوو بۆ کردنەوەی ڕێگای ڕزگاربوونی ئاوارەکان و دواتریش بۆ ئازادکردنی شنگال. ڕۆژۆنە محاولێتکەن ژەهل بنە جومە هێرشی بکەنەمە ئەم دشکێنینەوە ڕۆژۆنە محاولێت و ئەم شکێن تێک شکێنەوە و دگەل هۆروکۆریۆ فڕوکێت هەوپەیمانە. بەڵام شوێنەوارەکانی ئەو کارەساتە هێشتا ماون. داعش هەزاران ئێزیدی کوشت و هەزاران ژن و مناڵی دیکەی ڕەفاند. لەو کاتەوە تا ئێستا دەیان گۆڕی بە کۆمەڵ لە دەوروبەری شنگال دۆزراونەتەوە کە بەڵگەی تاوانەکانی ئەو کۆمەڵکوژیان. هیچ خێزانێکی زیدی لە ئازار و نەهامەتی ئەو کارەساتە بەدوور نەبووە. هەر یەکێکیان بەشێک لە تاڵی و برینی ئەو کۆمەڵکوژیەی چەشتووە. بۆ ئەوانەی لەو کارەسات و کۆمەڵکوژی ڕزگاریان بووە، ئەم ساڵ وەرگەڕا هەم بیرەوەری برینەکانی ڕابردووە و هەم یادەوەری ئەو هەوڵانەیە کە ژیانی هەزاران مرۆڤی پاراست و ڕێگایان خۆش کرد بۆ کەمپینی نێودەوڵەتی دژ بە داعش. بەڵێ بۆ خێزانەکان و بۆ ێزیدیەکان و بۆ گەلی کوردی ژەو کارەساتە ڕاستی بە کۆتایی ناتوە و ئازارەکانی بەردەوامن. هەتا ئێستا چەندین خێزان هێشتا چارەنووسی چاوەڕێی زانینی چارەنووسی کەسانی ونبووی خۆیان دەکەن. بەڵێ مەریوان بەداخەوە بینینی ئەو دیمەنانە لە شنگالەوە جارێکی دیکە ئەو بیرەوەریە تاڵی و بیری ئێمە و کوردەکانی هەموو پارچەکان هێنایەوە. با بگەڕێینەوە واشنگتۆن و ئەندامانی کۆنگرس. مەریوان هەرچەندە کۆنگرس لە پشودایە، بەڵام ئەندامانی با بڵێن ڕۆژانە ڕاوبۆچوونی خۆیان باس دەکەن سەبارەت بە پرسە گرنگەکانی دەرەوە. ئەکرێ باسی هەندێک لەو با بڵێن دەربڕینانە بکەی بۆمان سەبارەت بە تایبەت پرسی ئێران کە لەم ڕۆژانە یەکێک لە گرنگترین پرسەکانە؟ بەڵێ ڕەنگە ئەندامانی کۆنگرس جیاوازی قوڵ و توندیان سەبارەت بە زۆر پرس هەیە هەبێت، بەڵام لەسەر هەڵسوکەوتی ڕژەمی ئێران زۆر هاوڕایکی فراوان دەبینرێت. چەندین سیناتۆر لەم هەفتەیە لێدوانیان لەسەر ئێران لیاوە، لە گرنگترینیان سیناتۆر تۆم کۆتنە لە کۆماری خوازەکان کە سەرۆکی لیژنەی کاروباری هەواڵگری و ئەندامی لیژنەی خزمەتی سەربازی ئەنجومەنی سیناتە، سیناتۆرێکی زۆر بەدەسەڵاتە. ئەو لە لێدوانێکیدا بۆ کەناڵی فۆکس وتی پێویستە پشگیری لەو هێزانە بکەین کە بەرگری لە ئازادی دەکەن، جا ئەگەر لە دژی کۆمۆنیزم بجەنگن یان لە دژی دیکتاتۆران بۆ نمونە دیکتاتۆرانی ئیسلامی. وتی نابێت لە بیرمان بچێت کە گەلی ئێران یەکەمین و گەورەترین قوربانی دەستی سوپای پاسدارانن کە ئێستا حکمی ئێران دەکەن. ئەو وایوت و هەروەها وتی خەڵکی ئێران شایستەی ئایندەیەکی باشترن و ئەگەر ئەو ئایندەیە بەدەست بێنن ئەوە
ئەمریکا و هەروەها جیهانیش سەقامگیری زیاتر بەخۆ دەبینێت بۆیە سەرباری جیاوازیە سیاسیەکان لەسەر بۆچوونیان لەسەر بۆچوونی سیناتۆرەکان یان ئەندامانی کۆنگرێ لەسەر چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ تاران زۆر لە ئەندامانی کۆنگرێس هاوڕان کە کێشەیان لەگەڵ سەرکردایەتی ڕژەمی ئێرانە هەیە و هەمیشە پشتیوانیان بۆ خەڵکی ئێران دووپاتەکەنەوە. برای پامنێری دەنگی ئەمریکای کۆنگرسێ مەریوان هەمە سپاس بۆ واناگاهیت. ئەمڕۆ جارێکی تر ئێران هێرشی کردە سەر حەزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان و بارگای کۆمەڵی زەحمەتکێشانی لە نزیک سۆران کردە ئامانج. ئەم هێرشانە هاوکاتە لەگەڵ هاتنی دوو برپرسی باڵای سەربازی و سیاسی ئێران بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ سەرکردایەتی سیاسی بەشێک لە حزبەکانەوە حکوومەت بۆ زانیاری زیاتر و وردەکاری لەم بارەیەوە دەچینە لای پەیامنێر سنوور کەریم لە هەرێمی کوردستانەوە. سنوور ئەو کاتت باش و سەرەتا گەر بکرێ باسی هێرشەکەمان بۆ بکە ئاستی هێرشەکان چۆن بووە و وردەکاریەکان چین لەو بارەیەوە. بەڵێ بەفرام کاتتان باش وا دیارە پاژنیۆڕۆی ئەمڕۆ بە کاتی هەرێمی کوردستان هێرشی موشکی کرایە سەر بارگای کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە دۆڵی ئالانە وا دیارە بەرپرسێکی باڵایە و حزبە کە بەرپرسێکی سەربازی واتە و حزبەیە بۆ دەنگی ئەمریکای پژڕاست کردەوە کە هێرشەکە لە ڕێگەی سێ موشکەوە ئەنجام درراوە بۆ سەر بارگاکانیان بەهۆی هێرشەکانەوە تەنیا دوو برینداریان هەبوواتە دوو پێشمەرگە بریندار بووە ئەو ئێمە ڕاگەیاند کە هەرچەندە هێرشەکەی ئێران هەرسێ هێرشەکە زۆر کوشندە بوون بەڵام ژمارەیەکی زۆر لە بارگاکانیشیان بەوەی هێرشەکانەوە وێران بووە بەڵام تەنیا لەبەرەوەی کاوان ئامادەکاریان کردووە بە قسەی خۆیان لە ئەو شوێنانی کە لی دەمێنەوە لە بنکەوبارەکانیان لە دۆڵی ئالانە تەنیا دوو پێشمەرگیان بە سوکی بریندار بووە کە هەر لە شوێنی خۆیان برینەکانیان چارەسەر کراوە. طبعاً ئەو بە ئێمەشی ڕاگەیاند کە بەهۆی هێرشەکانەوە زیانێکی زۆر بەر بارگاکانیان کەوت و ژمارەیەکی زۆر لە بارگاکانیان لەو شوێنەدا وێران بوون. بەفراو ئەمە زیاد بە قسەی خۆیان زیاتر لە 100 هێرش تا ئێستا لە شەڕی 40 ڕۆژەوە تا ئێستا کراوەتە سەر بارگاکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و پێشتریش دەنگی ئەمریکا ئاماری لە هەر 5 حزبە ڕۆژهەڵاتیەکانی هەرێمی کوردستان کۆ کردەوە بەپێی و ئامارە نەبێت تا ئەمڕۆ زیاتر لە 425 هێرش بۆ سەر بارگای و بنکەی ئەو حزبانە لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە و 30 کوژرا و زیاتر لە 80 برینداری لێکەوتێتەوە. بەڵێ باشە سنوور دەربارەی سەردانا ئەو دوو بەرپرسێن یان بێژن سیاسی و لەشکریên ئێرانê بۆ عێراقê de ku befrawê jî behezkirinha yanî tiştek agahiyên berfireh vê derbarê de hene aya ecendaya vê serdanê û sedemên wê çi ne؟ بەڵێ ساڵح بەر لە ئەوەی من بێمە بەرنامەکە تازەترین هەواڵ ئەوەیە کە بافڵ تاڵەبانی لە بەیاننامەیەکدا ئەوەی ڕاگەیاند کە وەزیری دەرەوەی ئێران عەباس عێراقچی هەر ئەم شەو پەیوەندی پێوە کردووە داوای کردووە کە سەردانی تەهران کە ئەمە تازەترین زانیاریە هاوکات ئیسماعیل قائانی کە فەرماندەی هێزی قودسی سوپای پاسدارانی ئێرانە بە سەردانێکی چاوەڕوان نەکراوی بێ ئامادەکاری واتە لە دەرەوەی ئامادەکاریەکان سەردانی بەغدای کرد وا بڕیار بوو ئەمڕۆ قالیبافیش کە سەرۆکی پەرلەمانی ئێرانە هاوکات سەردانی بەغدا بکە بەڵام بەبێ ئەوەی هۆکارەکەی ئاشکرا بکرێ سەردانەکەی کانسڵ کراوەتەوە بەڵام سەردانەکەی قائانی سەرنجی گشتی باڵای بەلای خۆیدا زۆر ڕاکێشاوە لە عێراق کە ئایا پرسیارەکە ئەوەیە تەهران جارێکی تر دەیەوێت ڕۆڵی چی بێت لە گەڕانکاریەکانی عێراقدا بەپێی هەندێک لە سەرچاوە میدیایەکانی عێراق ئاماژە بە کۆمەڵی زانیاری کراوە سەبارەت بە ئەجێندای سەردانەکەی قائانی لەگەڵ بەرپرسان لەگەڵ کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقدا طبعاً تازەتری نوێترین زانیاری ئەوەیە کە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی چوارچەوەی هەماهەنگی و ژمارەیەک لە گروپە چەکدارەکان کردووە کە نزیکی ئێرانن کۆبوونەوەکە بۆ یەکێک لە هەستیارترین بابەتەکان بووە ئەویشەوەیە کە پرسی چەکدانانی هێزە یاخود گروپە چەکدارەکان یاخود گروپە میلیشیاکانی نزیک ئێرانە سەرچاوەکان بە میدیا عێراقیەکانیان ڕاگەیاندووە گروپەکان داوای هەڵوێستی ڕاشکاوانەی کۆماری ئیسلامی ئێرانیان کردووە لەسەر پرسی چەکدانانیان هەمان ئەو سەرچاوانە وەڵامی قائانی ئاماژە بۆ دەکەن کە قائانی وەڵامی گروپەکانی داوەتەوە بۆی کە نابێت لە ئێستادا بەڵێ لە ئێستادا کە نابێت گروپەکان ئامادە بن بۆ چاکدانان هاوکاتی ئەوە ژووتوێتی ڕای تاران وایە کە دەبێت لەگەڵ حکوومەت بە پێگەی بە بەڕێگەی گفتوگۆ ئەم پرسە چارەسەر بکەن ڕێگە نەدەن لەگەڵ حکوومەت بچنە شەڕ و ململانێەوە ئەمە لە کاتێکدا حکوومەت تا 30 ئەیلولی وەک دواوادەی چەکدانان لە عێراق دەستنیشان کردووە چاودێران دەڵێن ڕێگەی زەیدی ئەم بابەتەی واتەم بابەتانە ئەم هاتوچۆی و پەیوەندی تازانەی بەرپرسانی تارانی بۆ تاران بۆ بەغداد ڕێگەی زەیدی لە بەرامبەر کۆمەڵی گۆڕانکاری
ڕزگاریدا لە عێراقدا لە ڕاستیدا قورس کردووە کە چۆن دەتوانێت باڵانسی سیاسی لە ناوخۆی عێراقدا لە مەولا بپارێزێت. بەڵێ زۆر سپاس سنوور بۆ ئەم راپۆرتە سنوور کەریم پەیامنێر لە هەرێمی کوردستانەوە. وەک بەرپرسانی ئەمریکا باز دەکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لێواری گۆڕانکاریەکی گەورەدایە لە کاتێکدا ئێران و ئەمریکا دانوستان دەکەن بۆ کۆتایی هێنان بە شەڕ و ئایندەی پەیوەندیەکانیان. وڵاتانی ناوچەکەش لە پاکستانەوە تا عۆمان و قەتەر و تورکیا هەڵدەدەن ڕۆڵ بگێڕن لە داڕشتنی داهاتووی ناوچەکەدا. بەڵام لە نێو ئەم هەموو نێوەنگیر و ڕاوێژکاریەدا پرسیارێکی بنەڕەتی هەیاویشەوەیە کورد لەکوێی ئەم هاو کێشەدایە. ئایا کورد خۆی دەتوانێت دیاریکەری داهاتووی خۆی بێ لە نەزمی نوێی ناوچەکەدا یان ئەوانی دیکە بڕیار بۆ چارەنووسی بدەن؟ بۆ وەڵامێن پرسیارە دەچمە لای کاوە ئاهەنگەری شرۆفەکاری سیاسی لە بروکسلەوە. کاکاوە سپاس بۆ ئامادەبوونت. وەک دەزانی گەلێک وڵاتانی ناوچەکە کە ئێران جاروبار هێرشیانە کاتە سەر لە هەمان کاتا ڕۆڵیشی بۆ دەگەڕن با بڵێن بۆ نێوەنگیری دەکەن بۆ با بڵێن ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا. کوردیش وەک ئەوان و بگرە زۆرتر لە ئەوانیش لە ناوچەکە بەردەوام لەلایەن کۆماری ئیسلامی و هێرش یەکرێتە سەر. بەڵام بۆ کورد سەرەڕای ئەوەی لە ڕووی جوگرافی و سیاسیەوە دەبوو نرخێکی زۆرتری هەبێت لەم پرسانەدا. بەڵام دەبینین پێگەکەی هاوشێوەی وڵاتانی ناوچەکە نییە سەبارەت بە با بڵێن ئەم هاوکێشانە. سڵاو و ماندوو نەبوونی لە خۆت بەفراخانم کاک ساڵح و هاوکارانی عزیزت و هەروەها سڵاو لە بینەران. بە باوەڕی من پرسیارێکە کە هەر کوردێک کە بیر لە داهاتوویەکی دیکە دەکاتەوە و بەدڵێکی خەمگینەوە چاو لە ڕابردووی کورد کە بەڕاستی ڕابردوویەکی خێناوی و لە هەندێک لە ڕاپۆرتەکاندا بۆ نمونە کوردی ئێزەکانمان دیکە بەداخەوە چ کارە ساتێکیان بەسەر هاتووە. ئەگەر بیر لە داهاتوویەکی دیکە بکەینەوە ئەمانە دوو پات نەبنەوە بە باوەڕی من کورد پێویستە کە بیرێکی جددی لە ڕۆڵی خۆی لە ئەیجنسی و عاملیەتی خۆی وەلەو ئەرکەی خۆی وەلەو شتەی کە دەی هەوێ شایستەیەتی دەبێ پێی بگا بەو ستاتوسی کە دەبێ پێی بگا بەو جێگە و پێگەی سیاسی کە دەبێ پێی بگا دەبێ بیری جددی لێ بکاتەوە تا بتوانێت ئەو بڕۆین بەرەو وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت کە کورد بۆچی ئەو جێگە و پێگەینێ لەبەرەوەی کە کورد بەداخەوە نەیتوانیوە نە لە ئاستی نێوخۆی وڵاتدا ئەم بەشداری و دەخالەتە جددیەی هەبێ لە داڕشتنەوەی ستاتوسی سیاسی خۆیدا و هەم نەیتوانیوە بەداخەوە لە ڕووی ناوچەییدا ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بیرێکی جددی لە خۆی بکاتەوە بۆی کە بتوانێت بە هاوتەریبکردنی بەرژەوەندی نەتەوەی خۆی دەگەڵ هەندێک لایەنی زلهێز بە تایبەت ڕۆژاوای جیهان و هەندێک هێزی ناوچەیی کە هەیەن وەکو ئیسرائیلوانە نەیتوانیوە ئەو هاوتەری بێ بەباشی بپێکێ و پێکی بێنێت تا بتوانێت لە ئەم نەخشە ڕێگایی کە دامەزراوە بەفراوخانم من ئەو ینی گەڵاڵەی یا بڵین پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێم بە ئەو بیگ پیکچەر یا ئەو لێنا گەورەکەیە پێما بێ ئەمە شتێکە کە نابێت لە بەرچاوی وەکەین ئەگەر کوردی هەوێ بەڕاستی لە داهاتوودا بە پێگە و جێگەیەکی دیگە بگات دەبێت لە پرۆژەی ڕۆژهەڵاتی نوێدا دووبارە خوێندنەوەیەک بۆ خۆی بکە بە دوای باشە کاکاوە جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە کورد نەیتوانیوە سیاسەتی گشتی خۆی لەگەڵ یەکە لە زلهێزەکان ڕێک بخات و هاوتەری بێ لەگەڵ ئەوانە. بەڵام هەندێک کورد هەمیشە ینی دەڵێن کورد هەمیشە چاوەڕێی گۆڕانکاری گەورەی ناوچەیی بووە بۆ ئەوەی دەرفەتێکی بۆ بڕەخسێت. بەڵام ئایا کێشەی ئەمڕۆ هەر بەڕاستی ئەوە نییە کە کورد زۆر چاوەڕێیە زلهێزەکان شتێکی بۆ بکەن؟ لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە تەنانەت دووهەمیش نا لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە و تێکچوونی ئیمپراتۆری عوسمانی ئەمە یەکەم دەرفەتە بۆ کوردێتە پێشێک کە کورد وەکوونەتەوە بە دوای ستاتوسی خۆی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بگەڕێت. بەڵام ئەم هەروەکو چۆن ئێمە لە دوای ڕۆخانی ئیمپراتۆری عوسمانی و دوای واژۆکردنی پەیمانی سێڤر و پێش لۆزان
لە ڕاستیدا لە ڕێگای لۆزانەوە ئێمە ساتوسی خۆمان لەدەستدا بەهۆی نەبوونی ئەو یەکێتی نەتەوەیە، بەهۆی نەبوونی ئەو عاملیەتە، بەهۆی بوونی قەیرانی ڕێبەری حتا لەو کاتیدا، بەهۆی عەشیرەگەرایی، بەهۆی پارچەبوون، بەهۆی نەبوونی استراتیژێکی نەتەوەیی لە نێو کۆمەلگای سیاسی ئەودا و چەندین هۆکاری دیکە کە کۆمەلگای کوردستانی زۆتر کۆمەلگایەکی گوندی بۆ شاری نەبۆ خێرنەوارکەم بۆ عەشیرەی بۆ مەزهەبی بۆ ئیلا آخر مەسەرم بۆ نمونە هاوکاریکردن لەگەڵ تورکی سونی بە خاترەوەی کە کوردیش بەشێکی سونیە زۆر ڕاحەت جێبەجێ دەبێ، بەڵام نازانم دەنگی من دێ بەڵێ کاکاوە بەڵام بەهۆی نەبوونی ئەوانە ئەو کێشانە کە ئێمە ئەو ستاتوسەی کە لە سێڤردا بۆمان دەستەبەر کرابوو یان نووسرابوو واژۆ کرابوو لە ڕاحەت بە لۆزان نەداستماندا. ئێستا بە باوەڕی من ئەم نەخشە ڕێگایە یا ئەم پرۆژەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی نوێیە دەرفەتێکی دیکە دەدا بە کورد کە بتوانێت عاملیەتی باشە کاکاوە باسی هۆکارەکانت کرد کە کورد بۆ تاوەکو ئیستا ئەو عاملیەتوە نەبووە و نەیتوانێت ببێتە یاریزانێک لە هاوکێشەکاندا. ئەگەر ینی کورد بیەوێت ئیستا بە قەوڵی جەنابەت ئەو عاملیەتە پیا بکە، ینی ئەگەر یەک هەنگاو بە دیاریکراوی ئاماژە پێ بکەیت، کورد دەتوانێت ئەمڕۆ چ بکات؟ هۆکارەکانی وەلایەنانی باس کرد، دەبێت چ بکات؟ ینی ئەوە بەنسبەت من ئۆپۆزیسیۆنی ئێرانیش ئەو کێشەیە هەیە کە کۆماری ئیسلامی هەیە لە حاڵی حاضردا. ئێران بۆتە زیندانێک، خەڵک ڕۆژانە دەکوژرێت، خەڵک بە شێوەی جۆراو جۆر تەحقیق دەکرێت و کەڕامەتی پێشێل دەکرێت. یەک لە فکری حکوومەتێکی کۆمۆنیستیدا، یەک لە حکوومەتێکی سۆسیال دموکراتدا، یەک لە فکری حکوومەتێکی سەڵتەنەتی و پاشایەتیدا. کورد دەتوانێت کاکاوە کورد بە نسبەتی هاوکێشەکەوە دەمەوێت ئەو مێنەیە بێن مەسەر کوردستان. ئێستا کورد غەیر از یەک استراتیژی نەتەوەیی بۆ گەڕانەوەی ئەم شکۆ ستاتوسە سیاسیە شیاوەی کە دەبێت بە کورد وەکو نەتەوەیەک لە گەمەی سیاسی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستی ئەمڕۆکە و داهاتووی ڕۆژهەڵاتی نێوەڕاستداوە بەتایبەتی لە توێی ئەم پرۆژەیەدا دەبێت پێ بدرێ. کورد دەبێت لەم چەپ و ڕاست و لەم دین و مەزهب و ئاینە دەبێت خۆی لە ڕووی سیاسیەوە عرض دەکەم، نە لە ڕووی عەقیدەی شەخسیەوە، لە ڕووی سیاسیەوە دەبێت خۆی دەرباز بکە، ببێتە خاوەنی یەک پلان و استراتیژی نەتەوەیی تەواوی پارچەکان بەتایبەت حیزب و لایەنە سەرەکیەکانی هەر چوار پارچە لەسەر هەندێک خاڵی استراتیژیک پێکەوە هاوپەیمان بن و دینامیزمی ئەو کۆمەلگایە لە پێنا ئەو استراتیژی هاوبەشەدا سەرف بکرێ. ئەو دەمە کە کورد دەتوانێت عاملیەت پیدا بکە، سەرکردایەتی و کۆمەلگای سیاسی کورد ڕۆڵ دەژێڕێ، دەبیندرێ لە مەیداندا، لە شارەکاندا، لەژێر پێستی لەژێر ئاسمانی ئەم کوردستانەدا کۆمەلگای نێودەوڵەتیش دەبینێ کە بەڵێ کۆمەلگای کورد، نەتەوەی کورد گوتارێکی هاوبەشی هەیە دەکاتەوە بەرەو ئامانجێکی دیکە دەڕوانێت. بەڵێ کاوە ئاهەنگەری شرۆفەکاری سیاسی، سوپاس بۆ ئامادەبوونە لەم گفتوگۆیەدا. سوپاس بۆ ئێوەش. جارێکە دەچێن هەرێما کوردستانە عێراقێ لەوەر ئاژالکارین کو لەسەر سنوورێ هەرێما کوردستانê û Îranê dijîn dibêjin ku ew rastî tengavî û gulebarana pastarên Îranê tên û carna hêzên Îranî bê hişyariyê guleyan ber bi gundan ve davêjin. Pemnêr Sinûr Kerîm bi çend ajalkaran re axivî û ev raport amade kir. ساتی هێرشێکی سوپای پاسدارانە بۆ سەر ئاژەڵدارانی سەر سنوور لە هەرێمی کوردستان. ئێرە گوندی کۆدەڵەیە لە بناری چیای مامند وەک گوننشینان باسی دەکەن ڕۆژانە ئەم هێرشانە دووبارە دەبنەوە و هەڕەمەکی تەقە لە خۆیان و ئاژەڵەکانیان دەکرێت. بەم هۆیەشەوە ساتەکانیان لە نێوان مەرگ و ژیاندا بەسەر دەبن. ئێستا و کوێستانیەکە حەجەمەکانی پازاری ئێرانی بۆ هاتوون ئەویش هەر کوێستانی ئێمان ئێمە قەناعەتمان بە کوێستانی خۆمان هەیە بەڵام ئەو لەو کوێستانی خۆشمان ئێستا ئێمە لێمان ناگەڕێن سنوور دەبەزێنن تەقەمان لێ دەکەن کاکە بە کوشت پێوە دێن ئێستا دە ڕۆژاندا تەقەیان لێکردمەوە بەخوا بە حاڵ خۆم نەجاتیدا خۆم لەم بەردان ناوە عنی حیب نەوێ بە خڕدا ڕۆشتومە خوارێ بەس تا فیشێکی پازارەکان ویامان دەکەون چاکەتم داناوە بە مەڕەکەم دادا بووی مەڕەکە خێرا فەوری بڕاتەوە خوارە نەیگرن هەویادارم پاسەوانی سانیان لەگەڵکەن
بڵێن شوانەکان نزیک دەبن تاقیان لێ نەکەن. دای عیشە دوو لە کوڕەکانی شوانکارن و خۆشی بێریە و ئاژەڵەکان دەدۆشێت. دەڵێت بەڕەنجی شانی خۆی هاوشانی خێزانەکەی بژێوی ژیانیان پەیدا دەکەن. سەرڕای قورسی کارەکەی وەک باسی دەکات ئەوەی نیگەرانی کردووە چاوەڕوانی ڕۆژانەیەتی بۆ گەڕانەوەی کوڕەکانی بە سەلامەتی و ڕزگاربوونیانە لە تەقە هەڕەمەکیەکانی سوپای پاسداران. بە دەوری دەوران بە دەوری و حەوت پشتی بڕینەوە هەراتو نێرە و چوونە بڵەسەنێ پایزانەگە ماڵێک پێی خۆش بێت تۆرەکان دەر بۆ دوی بڵەسەنەی چوون لێ پسی ماڵێکی لێ بووە و کەس کێشەشی نەبووە و ئاو لە وەرگە زۆر بووە و بەس بەخۆی ئێستاکەنێ حاڵ نەماوە لە بەشی عێراقێ لە بەشی عێراقیشن لێ ناگەڕێن خۆگا لێ وەڵڵای سوێن بەخۆی گەورەگە بزنەگە لێ ماڵیان برە من لێ لەسەر حەوشەی دەترسام دەمگوت پاسدار ئەوە تا پاسدار کاکەوە لە پن سەریتە دێ دەورەت بگری چ دەکەی دەسەڵاتی چتەیە شوانەکان ئەزیەت دەدەن و وەڵڵا لەو ڕۆژانەدا لە سوێی کوڕەماگا لە خۆنەوە گە هاتۆکتی بەخۆی تەقان لێکن دەنگێ دۆشکێ دەهات بە زۆری. گوننشینان و ئاژەڵدارانی سەرسنوور بێزارن لە مامەڵەی ئەم هێزانەی سوپای پازاران کە لەلایەک ژیانیان ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە و لەلایەکی تر ناتوانن بەو جۆرە بەردەوامی بە ئیشەکەیان بدەن. کوێستانەکە دیوی بڵەسەنەی بوو بەڵام ئێستا پازاری ئێرانی هاتوونێ کەس بۆی نێبشتەوێ بە حکمی وەی نازانم وەڵای پێمان نییە بە سنووریوان بێ بەڵام هەرچەندی خەڵکی بێگەڵاسێ بوو هەمووی دەسوو هاواری بڵەسەنەی لێرە کەس نەدەماوە ئەلحانیش بە مەجبوری سەرسنوورەکان لێگرتوین وەڵا ناچار دەبێەوەمێنین هیچ چارن نە چ بکەین ئەگەر لە وەرگای بڵەسەنەن هەبا هیچ مشکلەی ئاو لەوەڕ و هیچ کێشەی مەڕماڵاتەکەن بۆ دروستنەوە بەڵام ئێستا بە حکومیەوەی کە بێ لەوەڕ بووین لێرە وەڵا ناچار دەبێ بڕۆینەوە بەرەو بێگەڵاسی و بێگەڵاسیش گەرمە بۆ مەڕێ. بەهۆی ئەم هێرشانەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا 20 ئاژەڵی ماڵێک کوژراون و 143 ئاژەڵی تر فێنراون لەلایەن سوپای پاسدارانەوە کە تا ئێستا چارەنووسیان نادیارە. دوو شوانکارش دوای دەستگیرکردنیان بۆ ماوەی 2 ڕۆژ ئازاد کران. ئەمە جگەلەوەی ساڵانە دەیان شوانکارە بە گولەی هێزەکانی ئێران دەکوژرێن. سنوور کەریم دەنگی ئەمریکا ناوچەی پشتەر. بریم نهاجی بچن ترکیه بینر هجار لپارلمان ترکیه ده درنگی شوه پیشنویز قانون چارچوبایی به اریکرنا 467 دنگان لبرانبر 87 دنگان هات پجراندن آرمانجا قانونی او بیچکرنا پارتیا کارکرین کردستان پککی پشتی و اریکرنه پارلمان ترکیه دست به پشویه که کر جبو زانیارین بهتر نها پامنر ایوب دمیر جستانبول تبلی مدبه دم باش ایوب پشتی و پجراندنه پروسه که چاوا دست پیدا کرد لترکیه. صالح أنا راستي دكارم بيجم كو سازين دولتي دست ببروسي كر سبي جبينيكا غريك هي يعني لأنقرة تشيفيا وزارة النافقية حشتي ويك محافظين كل باجارانه كل أنقرة كوم دبن لسر مجارة يعني في قانونات چرچوه دالی دن داجی دیسا سازین دولتی جبو به چک کرنا پککی و چک پردان و پس کرنا پککی اولدانک دام دست پیکرن پشتی کو بانا راپورت و آماده بکن و پیشکشی لجنه اولکاریا ملی بکن و لجنه اولکاریا ملی جی هکه و واریدا راپورت اربکه و روزنامه رسمی دا وره وشاندن و پشتی ویجی دست به وگره بیکرن یعنی جبو وگره جی جبا ششمه و دیار بکن هکه یک و ششمه هدا هاتن و ناو قانون دا بکار من فیدا و قانون آنجی ناورکا و قانون دا چه و بگرن دالی دن دا جی حتی دراستی ابا عفونینه ابا وک اوکه تالو کرنا جزایه جبو 3 سالا جی او دکن دبیجین کو هکه 3 سالا دا کارک اوک مشکلک نبن او دکارن وک اوکه آزاد کردن. ئەیوب دەنگ با بڵێن ئەو دەنگدانەی پەرلەمانی تورکیا بۆ ئەم یاسای چوارچێوەیە کاردانەوەی چی بووە لەلایەنە کوردیەکانەوە؟ ئاراستی دەبێ دەرێدا دەکارم بێژم کو یەکدەنگیەک di nav Kurdan da li ser vê qanûnê nîne yani Dem Partî herçiqas erê bikecî di nav Dem Partiyê da gelek kesan jî qise kir ew dibêjin ku ev qanûn tevahî yani bi tevahî em nikarin bipêjîrin vê bawayekî resmî ne pêciran
کێماسیان vê kanûnê hene ji bo wî jî lazim e ev kêmasiyanê were çareserkirin qada çi daye qada pirsgirêka Kurd daye hêla din da jî dîsa em bêjin kesên ku di nav partiya desthilat AKP'yê dane Kurdin ew jî dibêjin ku ev kanûn ji bo yani pirsgirêka Kurd an jî ji bo ew jî be çareserî lê rastî nava gel yani vê derê da gelê Kurd girîng e Divê derê da dikarim bêjim ku ev kanûn tu kes yani gelek kes ya zêdetir hiç memnûn nekiriye yani ev kanûn ji bo mesela Kurd an jî çareseriya wî tu tiştekê navxeda nehewîne yani dikarim bêjim nav gel da wek şikandineka hêviyê jî derdikeve pêş. Belê peyamnêrê me Eyyûb Demîr tiş sembolê merabûyî spas ji bo van zaniyariyên te. بەڵێ هەر لە تورکیا وەک پامنێرمان ئاماژەی پێکرد پەرلەمانی تورکیا یاسایی چوارچێوەی دەرکرد کە ئامانجی دابینکردنی بنەمایەکی یاساییە بۆ داماڵینی چەک لە پەکەکە و یەکخستنەوەی ئەندامەکانی ئەو پارتە لە نێو کۆمەڵگەدا بەڵام پشتیوانی بەرفەراوانی پەرلەمان بەو مانایەنیە کە لایەنە سیاسیەکان لەسەرەوە کۆک بن کە یاساکە لە کۆتاییدا چی دەستەبەر دەکا بۆ زانیاری زیاتر سەبارەت بە قۆناغەکانی با بڵێن داهاتووی ئەم یاسایە دەڕۆینە لای هاوکارمان ئۆزلەم یاسا کە لە ستودیۆ لەگەڵمانە ئۆزلەم دەمێ بزانم داهاتوو قۆناغی داهاتووی ئەم یاسایە چییە؟ بله بفراتزان وکی توجی زانی به 467 دنگین اره هفبیربونک پر برفره یا خورد نشان داده لی پارتیین که پیشگیریدان قانونی آرمانجو انجام پیواژوی به همان آوایی نابینن حکومت و پیواژوی وک مدل ترکیه پناسده که و بردف که حکومت عمر چلیک ایرو گود کو واتیا و مدل اوه کو پیواژوی به ناوبنکار چاودر یان علیه کسیم یا ناونتهی وره مشان Çelik Gotku de modela Türkiye'de parlamento bingeha kanuni avadı ki saziyen evlehiye çekdanini kontrol dıkın civata evlehiya neteveyi ji pişrastı ki u desteğin hükümeti u parlamentoye bicihani ne dışopinin. Le modela Türkiye befra emnikarın bejin ku naha jealiye parlamento veye tekabül kırın. Bu naha tene tegeheke hükümeteye ku iro ragahand regez u pivanin ve nezelalın. Gellek psport pırsın ku beye aliyeki serbexwe çektanin u şefaviya pevajoye evi çava verin pişras kırın. Dem parti teviku pişkirida kanuni u gotku ev gava despekeye le dve sermafen demokratik kanunin antiteröre u revşa Abdullah Öcalan kanunin dün demudes verin derxistin. CHP u Hın partiyen dinci jibo bidawi anina tündiye pişkiridan le kemasi rexnekirin. Befra loma ser bidawi kirina şere çektari hevbirbuneke berfere hebeji li ser çareseriya siyasi avaye çavderiya pevajoye emnikarın bejin ku hin hevbirbunek tam xuyadike yanjina. باشه özlem yani PKK Armanca rast ve kanuniye و کام دزانن yani و قانون وکو گاوکه دسپیکی پیشوازی کرد لی کیماسیین وجی رخنه کردن بندواری و داخوازن PKK چنه و اف جداهی دکاره چاوا باندوره لی به آنینا و قانونیه بکه راست صالح جبرگو قانون راست چکدانین و هلوشینا ریخستنه و روشا قانونیه اندامن ویده که آرمانج هلوستا PKK جبو بیجیهانینا قانونه diyar kere. PKK veki gava despeki peşvazi kır. Legot ku tede kemasi u valahiyen ciddi hene. Dıdaxuyaniya ku veki ya revebriya tevgere. Hate belafkırın de got ku ev kanun jibo çareseriya keşeya Kürt besere xoye ternake. PKK dibêje ku pêvajo bi rola damezrenerê wê yê girtî Abdullah Öcalan ve rasterast girêdayiye. Kom ji bo Öcalan şertên azad yên kar ragahandin û tekliye û her wiha kanûnên nû yên demokratîk dixwaze. Lê ev mijar di kanûnê de salih derbas nabe. Loma li gor şîrovekaran pirsa sereke ev e. Ka kanûn wê tenê ji bo çekdanîn û rewşa endamên PKK were kananîn yan jî ew bibe destpêka kanûnên siyasî û demokratîk yên berfirehtir. Ev cudahiya berçav dikare rasterast bandorê li asta hevkariyê, baweriyê û di encamê de li ser serkeftina bicîhanîna kanûnê bike salih. Belê Özlem Yasak spas bo em raporta.
سپاس. بله ام جورجی بچن سوریه کو دادگاه که شامه ایرو جزای داروکرنه دا سروک بره بشار اسد جبر سوجین وکو کشتن اشکنجه و گرتنا به سروبر دشر نافخوی نزیکی 14 سالان ده. او یکم توانبار کرنا دجی اسده کو سروکتی اوی ده کانون ده 1014 ده جا آلیه هیزن اپوزیسیون و ببورین ده 1024 و هات رو خاندن و داوی لدستلاتداری تند مالباتا ویا به 10 سالان لسوریه و شرکی هوانه کو به 100,000 سوری کشتن آنی دما کو نوچه جزای داروکرنه بلاو بو هجمارک سوری لدروی دادگاه لشامه کن بونو پیروزباهی کرن ده نافدجی هن کسوناسین قربانیین گناهکارین اسد هبون. اسد پایتخت شامه رویا و نها لموسکوی دجی کل ور وی و مالباتا وی پنابریا مرووی ورگرتیه. ڕۆژی دووشەمە یەکەمین گروپی خێزانە کوردە ئاوارەبووەکانی سەرەکانی دوای نزیکەی 7 ساڵ ئاوارەبوون گەڕانەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. ئەم گەڕانەوەیە بەشێک بوو لە ڕێکەوتنێک کە ئامانج لێی دابینکردنی گەڕانەوەی خێزانە ئاوارەبووەکانە بە سڵامەت و پارێزراوی، بەڵام هەرزوو دوای گەڕانەوەیان تند و تیژی سەری هەڵدا و هەواڵەکان باس لە هێرشکردنە سەر ژمارەیەک لەو خێزانانە دەکەن. ڕادوان بێزار زانیاری زیاترتان لەم راپۆرتەدا پێشکەش دەکە. سیهام آچلو 5 سالی دایکا 4 زاروکانه و خواجبو وگرا مالا خوایا لگر سپی آمده دکر لیبویرن لسر کانی و دستدریجین لسر دربدرین کو وگریان مترسیل جمعه آواده که و خونوی وگر تیک دبه امیدنا نویرم وگرن ام خوازم وگرن بس ام نویرم وگرن امیدنا ترسیانه ملت ما سری کانی تدی چون چطور بو بری وی هایی تلبد ملی مهنک چون فیلم آرگات چه بون مکنیوی شویتاندن یعنی و حق داشت هندری وان در ناکبه. خلق کوبانی لدیجی وان کریارن کل سر کانی رودان نرازی بون آخوا آنین زمان و سکنه که آشتیانه لدار خستن. کوته دا بانگا آلین تکلدار این انتگراسیون و سازی نافدولتی کرن کو کردان بپارزن. بانگا ما جو کوالیسیون نافدولتیرا بانگا ما جو سازی مافین مروان گلی کرد و حمو گلی هان جبونا آشیده دروجاوی کردستان لا تکوشیم دکن دخازن آشتیانه جیان بکن راستی تیرکرنتن راستی نچل پرستیتن راستی شوفینیزمتن لجالیه که دم و جوان کوبانی وکی برتک ایش سازین حکومت لکوبانی کر و آل سوری داخست در انجام دا برسیف هات داین و گله جالی آسایش و هاتن بردان والله تشتيقوا لسري قال لي كرده كان انا دوبا يا كان انا دوبا ديوانا لعافني ابو نوجي سري كوني دبا فتشتو ام جوري قبلنا كان بلادي كردي هو وري هنا كان وري سلام كان ام نو دركاتنا ام دوزن والله نا اولمه ام دوزن دوخن لپارزگار حلب افکریاران وکی لیستن به اولهی آن زمان و گوتکو اندام اولهی نافخوی روش لباجر آرام کرد. پارێزار عواس عەلیجی دەبێژە کو ئەv بویەر û destdirêjiyên li ser Kurdên vegeriya Serêkanî karekî rêxistin kiriye. Hin alî hene ku Sûdê jê werdigirin. Her wiha diyar dike ku heta niha jî her du dever hîna jî nedibin desthilatdariyê hikûmeta Şamê dane. اطرافنا دربانا استنگی تخازن چیکن تخازن بلبلاکی چیکن تخازن شرکی ما نابري عرب و کردان چیکن یعنی دبیجم با اهدافنا وانیر پیویتشتی هنم لگوری پیمانا 29 کانونا پیشین دوی همو در بدر وگرن سر مال و ملکن خواه و پشتی سرکفتنا وگره خلق عفرینه هیوی لجم سیهامه و در بدرین گل سپی و سرکانی و آوا بون که 7 سال در بدری بداوی ببن. رضوان بێزار دەنگی ئەمریکا کۆبانی. بله دوه پشتی دەستپێکردنا پرۆسەیە vegera derbiderên Serêkaniyê بۆ مال و ملکên xwe karwanê yekem rûberûyî vê van astengiyan û êrîşan bû ku ew jî bû cihê nerazîbûnan li herêmên Kurdan ji bo agahdariên bêhtir ji rewşa dawî û hew bertekên fermiyên em bêjin berpirsan li dorvan geşedanan peyemnêrê me Emced Kurdo ji Qamişlê bi me re ye. Dem baş Emced doh tu bixwe bi kerwanê koçberan re yekem derbasî Serêkaniyê bûyî li wir çi qewmî? Belê dem baş dema te û temaşevanan baş be. Rastî do kerwana yekê ya derbiderên Serêkaniyê ji hesekê birêket ber bi Serêkaniyê ve
ام جی وک دنگ امریکا مهوالتیا و کروانه کر و ام درباسی باجار سرکانی بون براستی دما گو ام درباسی باجار بون لروی عرضه مدید کیف خوشیا واندر بدران دما کو گیهان باجار خو هجمارک جوان درباس هجمارک بچوک درباسی باجار بون هجمارا پرتر لبندوارم بلاو بون ام جی لناوا باجار گریان ام نزی دمجمره که ناوا باجار مان مدید اف کسین گو و گریان دابشی دبشاد بن بشک جه این کومالی و حطانها نهاتن والا کرن کو کسن پشتی 1019 عربین کو پشتی 1019 ده لی بجه بون و بشه دیجی گومالی وان به تمامی ویران بون و مالو ملکی وان هاتبون طالان کرن هر وها باراگهن ترکی هیجی دهندر سرکانیه متنی بچاوی خو مدید زیدتری 5 باراگهن ترکی نها لهندر سرکانی و در دوراوی هنه و ام بیجن 15 وان دگرن دناوا باجار ده و دور دوراوی هر وها دما کو ابکس گیان پشتی نام ددم جمیران ام نزی ددم جمیران دندر سرکانی ما ام درکتن پشتی درکتن اما اف عربین گو من آنی زمان کسین کو پشتی 1012 بجه بونه ایریشی وان کسان کرن پشتی گوگیهاش بون مالی خو ند ایریشی کاروانه کرن ایریشی واد مالی واد کرن د عربی وان کرن دز دریجایی سروا کرن هن کس بریندار کرن و روش بزیرنگی بو یعنی او یک دیار دیگه کوچاوا هیچی خطری لسر وان کسا هنه کسی کو وگریان و کسی کو خوازن وگرن بله باشە دوای ئەو هێرشانە بۆ سەر ئەو خێزانانە کاردانەوەی فەرمی چ هەبووە چ لەلایەنە کوردیەکانەوە چ لەلایەن حکوومەتی دێمەشقەوە پشتی گو ئەv بویە ڕوودان دۆ هژمارێک جوان کوردێن کۆڤەگەریا بوون سەرێکانیە جارێک دەم vegeriyan حەسەکێ خودوجی ام بیجن فرماندار گشتی حسدی مظلوم عبدی لسر اکسی بلاف کر و اف ایریش اف تیک برن پروتستو کرن گود گرک ملت ما بین خفرب که گرک دزدریجایی نبه گرک جبر کوهرسک گالری لناوا باجارین خردارو دام پشتی وی بویری لحسکه لکوبانه لحمو باجارین روجاوا هرسك جاليري دست فكر والكوباني وقت وديجي آلا سوريا ها داخستن كو أبيك بوجي هرسيل جم حكومتها دم كيجي كو ام بيجن قد خكرنا تشونو هاتيش بو چندم جميران لكوباني راغان انت خو پیشاندان لادلبه ودندر سريكانيه جيلا عربا بهات نشاندان ایرو فرماندار گشتی اسایش سیامند عفرینی جی بوان مالباتین کو فگریا بون حسک رونشت و سوزا اولهی داوان گوتن او کسی گود درجایی کاروان کرن لکسان کرن 15 کس بون 13 کس جوا هاتن گرتن و دو نهال گرین سروا بردوامه بله امجد بفرمی بویرا داوی بفرمی هي داوي كوميتي كوجبرين سريكانيه بفرمي راغان كوان حتى ذيكليه كروان سكن عندن نايب ريكتن حتى بو هر حال دم روجن پشت امه ببین اف دو سب چاوا پشت که و سپاس پیامنیر امجد کردو تشقامش لی مرابوی بله آلوزین که لحریم کردان وکو بهستی کردین سوریه بونه دناف دجی باجار کوبانی هن پرسن جدی لدور اولهی پروسه انتگراسیون در خستن پیش او کریارین که دوه دشمه بون هم لسریکانیه و هم جی لباجارین وکو قامشلو کوبانیه چقاس روشا هستیار یا کوبری هستیار آلوستر دیکن جبو شیروکرنا و مجارین ها پاریزر اواس علی ج باجار کوبانیه بمرایه دم باش رزدار علی یعنی خویا روشک هستیار لوان نافچیان هيا قالوا او نرازيبونا پشتر یعنی راس راس گریدای تشتین کل سری کانی بویا یان و در باستکن ایوار باش جوار وسلا بولی جبو ملت ما سری کانی يعني براستي واد تشتي كل نهار كوباني بقومي او قومي او تشتا بري حرب تشتي يعني جريداي يعني دسبيك خو جريداي وغير كوتش بري ميان شريكاني براستي وا كاري كل ودري دبو يعني نظام غور زاغوني سوري يعني نافجن يا درباي زاغوني نافنتوي يعني جريمتك سوجك هفتي وي ملتي ده يعني بچه حقي تمالي نماليتي تتيرونشتي وعرض نعرضتي تدستاي سرو ترونشتي وتدرنا كبي
يعني فادر كتني ندر كتني وان وقبول نكرنا بقاري باكوش بري ما جرس حكوماتي دمكية سوري حلكي عجلة وزوجي ربيني يعني وبراستي با قراري كواتيستاندن جرس نبوي هاويبا أدبيم عجلة كرن جرس با إنساني قد وردا دوا مالان دا عشبونا مالان طالان كرن بري حرتشتي نزارك جوارا بشاندانا بقول أنا خدي با مالانا باكوش برانات كيف جرن جرس هون جي شكواتنا قال لك جواناش ديرنا بلكي هناك شوفيران هر کس بگری شونی خواهد اما اوانا هیچ باشه رئیسدار علی یعنی براستی دوی درباره در مگر تبحث حکومت سوریه کرد و بر پرسن کرجی دوی درباره دا دوی پرس جوان جی ببی براستیش بر یعنی تو نکاری لومان خلک سیویل بکی کسک دمال که دا وری ببیجه در کفه بلکی او در نکفه دوی او دناوا و پروسه دا دناوا د چارچوبه رهف کردن دا ناوین حکومت سوریه و ریوبری خسر دا او یک چاره سر ببانه وایه براستی عمد بيزيد يعني عمد بيزيد بري كتة باكوش برانا بري وان بدي صار سبيلا باكوش بري ما يقدر كتنا كرد ما سبيلا بدقرنا ناف سري كاني شتاي كل سري كاني أم جيش لانم بنا نجري داي حكومتي شامية نجري داي حكومتي دمكي بنا جري داي أم جيش لانم جري داي حكومتي تركينا وجيش سلاحي وان هنا اما تباي صاني السبيل الراتكيد بريوان دي سريكاني ام بزانم ويشاركي بقوله ام بزانم بانا قبول نكر بالاساس سريكو كوش بر فقرنا سريكاني تدي دركتن برودستو دكرت تقول جرس بانا بنقرن ام قبول ناكم بقرنا مش مالان درنا كبل يعني بات تشتاق جرس بينجهك جيرا باتا دانين حاضر بونك باتشتانا بري هر تشتي تجور درخصتانا تباي صاني السبيل طبانيا تشتيدين حكمتي نو دمكية سوري جرس وقص أو لكاريبا بايسانانا هما توان دشيني واللمبر وان تشتانا جروبي تشتانا جروبنا مسلحا سلاح دسوان دا تبا سبيلانا دشيني سروانا اكيد مزانن والهمبر ورا بجي باشه كيك عواس يعني اف دفيد تشارچويا بروسيا انتجراسيون ده بيكو امزانن دمك دريج اف بروسا بريفا دچا يعني وك نمونه انها بروسيا انتجراسيون لباجاركي وك كوباني دچا استه ده وخلك باجر دفيد درباري ده چه دبيجن جبر كبراسي اف وقال قاف نجي دوي تشارچوي ده بالنواي راسين هذا انتجراسيون دبيجي او حكمتي الشام ماشينه بلكي دندر كوباني دا فرعس كان تنجي ما بين اشترت تشتك بيجم براي هجا يعني استنجي ما بين حكمت وما بين كردان فرتنا استنجي فرمزن ما بين ملتي دردوري كوباني دردوري سريكاني دردوري جري سبي يعني انا نها تشتكي اشترى بيجم تشتكي بشارتي نيا تشخه زاروكي كنا دبن الرقه كرد يا زيناكن قبل ناكن وانا دناخل السجلات باجي تشتكي بشرطيه بقرار فيها تستاندن زاروكي كنا افكيد بيجا ببوراس براسي تاونباريه كرجده يعني افكيد بيجا تشاوا او زانيكو افنابن يعني لا خورتنا نهار تدي وقص حوالي ما يفارزر رقنا تدي دمان من التليفون كر جوا زاروكا كان بيه عم كل ويدر يسجل لكن الرقي بيه بالاساس الباجارة رقة ما شاندن ما قوتوي هرت ناس نمي وي هرتش ما شاند قبل نكر جوا كردم يا زيناكن اما ويدانا خينا سجلات يعني باشا هر حال اف مجارك دفي ام بشرا ما ام بشو بين برسا داوي اگر تو قال لك كرتي برسواوي بدي انها پشتي واتشتي كل سري كاني بوي وگر خلك سري كاني چاواد به پروسه چاواد بالگور خواندنا تا بكرتي اگر زحمت نبي ما مست هيجا يعني با براستي ادجب جرس باتشتا سر مستوي سوري جور قانوني سوري بحث ببي وجور قانوني او زاغوني نبنتوي يعني با جرمك برمزنا يعني الديمقراطي باجاري تدغيري وتمصري بوغيري يعني تنيلني ملتي في باجاري وقدام في عردي قدام في باجاري دقرن او شيء يعني جريمتك نبنى التوية بيجي من الجريمتك سر مستوي سوري تاني والسوري خسر في تشتيرا قاف حكومتي دمكي
اما دولتي نبنتوي ام جرسر مستوي نبنتوي هر حال حكومة سوريا اشكرا دبيجا ويعني اف لدجي فان كرياران وان داخوياني جي دانكو دبي كرياري وها نابن هر چنديكو وجد يعني خفتنا وجد في درباري دهيكو هناك نجري داي طب خوجي كود كو نجري داي حكومتنا هر حال لم بيفينا دمين بيشتا افروش ارام ترببا سباس جبوتا باريزر عواس علي تشكو بني مري مالا تعافا سباس بله بین الهجال فرجام دگن داویه برنامه ایرو تاجر کردن هر شاد و بخت ورد. بیستی گلاویجی 2726 کردیا تا برنامه تیتر شبکه شاد و خواتان لگا.